هەر لەسەر ئەم بابەتە، لەسەر بابەتی پابەند نەبوونی عێراق بە بەڵێنەکانیان بە دەستور و هەروەها بە یاسای بودجە میوانێکمان هەیە. لەگەڵ میوانەکەمان قسە و پرسیزیاتر دەکەین. میوانەکەمان بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک شیروان ئەگەر میوانەکەمان ئامادە بێ زۆر باشە. کاک شیروان شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لە قسەکانی باسم عوادیەوە دەست پێ بکەین. وتەبێژی حکوومەتی عێراقە زۆر بەڕاشکاوانە، زۆر بە ڕاستەوخۆ دەڵێ ئەو پارەی دامان ناوە بۆ خەڵکی کوردستان زۆر زۆرە، چونکە ئەوان پابەند نین. ئەجینا هەرێمی کوردستان شایستەی تەنها 100 ملیارد دینارەکە ئەوەش بەژەکە ئەگەر نانی وشکی پێ بخۆن. قسە لەسەر ئەم بابەتە چییە؟ شەو باش حاکەم، زۆر سوپاس بۆ میوانداری و سەرچاو بۆ بنێرانی خۆشەویستی کەنار کوردستان 24. هەندێک ڕوونکردنەوە بابەتی بودجەی عێراق کە لە 2021 بودجەمان پەسەند کردو. 2022 عێراق بودجە نەبوو. یاسای ئاسایشی خۆراک کە هەرێمی کوردستانیش بێبەش بی لەو پرۆژەی یاسایە. دوای ئەوە حکوومەتی عێراق لە بودجەکەی 2021 حتا مانگی 6 کەمە پەسەندمان کردیە بودجەی 2023 حکوومەتی عێراق پابەند بیە بەس موشەکانی فەرمانبەران و خانە نەشین و تۆری پاراستنی کۆمەڵایەتی کە 1 لەسەر 12 جێبەجێ بکات. ئەوڕۆکە ئەو کێشەی کە بەغدا دروست کردیە بۆ هەرێمی کوردستان، بۆ قەواری هەرێمی کوردستان کە موچەی فەرمانبەران، موچەی خانە نەشین کریتە سەر نەفەقاتی فعلی، ئەوەش لە جیهان نەبێ و یەکەمین جارە کە بەغدا ناوێتی پابەند بیت بە بودجەی 2023 جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنی کە کرایە ئەو بودجەیە کە پەسەندمان کردیە لە پەرلەمان و ئەوڕۆکە کە ڕێنمایەکان دەرچوێ دەبێت حکوومەتی بەغدا تقریبا 17 تریلیۆن دینار عێراقی مانگانە بنێریت و لا دستوریش هاتووە کە بەشی هەرێمی کوردستان حکوومەت پابەندە بنێریت. داخلی تەفاسیل نەبێت تەفاسیلی موچەی فەرمانبەرانیان موچەی خان نەشینویان مەسەلەی موچەکان دیکە بەس ئەوڕۆکە بەغدا دژی هەرێمی کوردستان بە تایبەت کە دەوێتی قەواری هەرێمی کوردستان معاملە لەگەڵ حکوومەتی هەرێم بکات یان هەرێمی کوردستان بکات وەکو پارێزگەی یان وەکو قەزاک یان ناحیە لەسەر ئاستی عێراق. بەتاکید ئەوەش دژی هەرێمی کوردستانە، دژی قەواری هەرێمی کوردستانە دەبیت حکوومەت هەرێمی کوردستان و دەبیت بێنە سەرخات لەو ڕۆژانە و سوبەی شەو ئەو کۆبوونی کە دەکرێت لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بە بنوایە هیچ ناکرێت لەبەرەوە چەندین کۆبنەوە چەندین ڕێکەوتن باش و بەغدا ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکات و ئەوڕۆکەش ئەو بەیان نامەی کە دەرچوێ لە بەغدا ڕاستی جێگەی یعنی نزانەمە ئینشائیکە لە بۆ کە بەبێ داتەوە بەبێ چ زانیارێک و بەبێ چ بەلگەوە کە ئەوڕۆکە ئەو چاە لەسەر هەرمی کوردستان دەکات و مەش ئاگدارین لەگەڵ شاندی هەرێمی کوردستان کە چەندین پابەند بیە ئەو داهاتەکانی نەوتینانەتی تەستی بەغدا کرایە. زۆر باشە کاک شێروان، ئێوەش ئاماژەتان پێدا کەواتە هەر لە ئێستاوە دەست لە کۆبوونەوەکەی سبەینەی ئیدارەی دەوڵەتی بشۆین، چونکە ئەوان پێشتر خۆیان ئامادە کردووە بە هیچ جۆرێک ئامادە نین ڕێکەوتنەکان جێبەجێ بکەن. ئەمە بەڕای ئێوە هەمان ئەو شۆڤێنیزم یاخود ئاپارتاید جیاوازی ڕەگەزی نییە ئێستا عێراق دژی کورد جێبەجێ دەکا هەر لەبەرەوەی ئێمە کوردین و عەرەب نین؟ بەڵێ وا دیارە، یعنی دوای ئەو ڕووداوی کە لە کەرکووک پێشی چەند ڕۆژە و چەندین شەهید و بریندار لای کورد لە بەغدا و معاملەی هێزەکانی ئەمنی بە شێوەیەکی عەقلێکی شۆفینی عەرەبی لەگەڵ کورد بکرێت و بابەتی بودجە هەرێمی کوردستان موچەی فەرمانبەران ئەوڕۆکە لە ساڵی 2014 دوای داعش کە دەستی لەسەر پارێزگای نینەوە پارێزگاندەکەی کرد حکوومەتی حەیدەر عەبادی ماوەی 1 ساڵ
موچەی فەرمانبەران ڕادەستی داعش دەکرد و داعش ئەو موچەی لە مووسڵدا فەرمانبەران ماوەی ساڵی کە داعش پارە موچەوەل بگریت لەبەر لە هەموو یاساکان یا لە دستور موچەی فەرمانبەران و خانەشین ئەوە موچەیشی ثابتە چ پەیوەندی بە نەفەقاتی فعلی نییە کاوڕۆکە حکوومەتی بەغدا ئەو معامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکات و کە 30% فعلی 40% حاکمە و سیادی دوای ئەوە 30% بە حکوومەتی هەرێم دەلێت وەرە بەشی بودجەی هەرێمی کوردستان 30% کە ناکات هیچ ئەو ڕێکەوتن نەکرایە و ئەو بودجەیە بەو شێوەیە نەهاتیە ئەو یاسەکانی کە ئەوان حەزیان لێیە محکەمەی فدرالی بە شێوەیەکی زۆر خراپ تەماشا دەکات یاسەکانی کە ڕێکەوتن لەسەری کرایە بەداخەوە ئەو ڕۆکە پێوەستیە جنابی سەرۆک حکوومەت و هەردوو بەڕێزان وەزیری دارایی و سامانە شتەکان بێنە بەغدا بەڕاستەخۆ بە شەفافیەت دەگەڵ بەغدا ئەو کێشەی چارەسەر بکرێت و وا دیارە چەندین ئەوە بۆ پێشەوە بچین بەغدا زەختی زۆرتر دەکات و هەندێک لایانی سیاسی یا هەند وڵاتی دەوروبەری عێراق کە دەستیان هەیە کە قواری هەرێمی کوردستان لە خەتەرە بودجێ هەرێمی کوردستانش نیت. زۆر باشە کاک شێروان ئێوە ینی پەرلەمانتارانی کورد هەموو فراکسیۆنەکان لە بەغدا نزیکەی 7 پەرلەمانتارن هەموو کورد هەموو موچەخۆران ببوورە هەمویان پارتی نین هەمویان یەکەتی نین هەمویان ئیسلامی نین ئێوە بۆچی ئەمەی کە ئەکرێ بەرامبەر موچەخۆری کوردستان دەکرێ کە هیچ پەیوەندیەکی بە حیزبایەتی و سیاسەتی شەوە نییە باشە پرسیارەمەیە ئێوە لایەنە کوردیەکان بۆچی لەسەرمە نایەنە دەنگ یان ئەوە تا هەندێک فراکسیۆنی کوردی لەگەڵ عێراق ڕێکەوتون و ئەمەیان پێ باشە حاکم بە ڕاستیەکە لە بۆ خەڵکی کوردستان ڕۆکەینەوە ئەوانەی لایانی کە جنابت بەحس کرد ئەوان نەبوون کە گوتیان بە هەرێمی کوردستان نەوتەکە ڕاستەخۆ داهاتەکانی نانەوتی تەسلیمی بەغدا بکەن و بەغدا موچەی فەرمانبەران و بودجە و شایستە هەرێمی کوردستان دێت بەداخەوە ئەوڕۆکە هەر ئەوانەنە کە پاڵپشتی هەندێک لایانی سیاسی و شیعە و چوارچەوەی هەماهەنگی بوون دژی قەواری هەرێمی کوردستان ئەمە ئەوڕۆکە گەشتینە مەرحەلەیەکی زۆر خەتەر لەسەر هەرێمی کوردستان دەبێت ئەو بەڕێزانەی کە لایانی سیاسی دیکە بێنە سەرخەتەوە لەگەڵ پارتیمان و یەک هەلوێست هەبێت هەلوێستی کوردستانی هەبێت ئەوڕۆکەمەوە دەچێت بۆ مانگی سێیەم کە فەرمانبەران بەبێ موچەیە دەبێت ئەوڕۆکە وەکو کورد وەکو ئەندام پەرلەمان وەکو لایانی سیاسی جنابی سەرۆک مەسعود بارزانی بێتە سەرخەتەوە ئەوڕۆکە بە یەک هەلوێست و لە بەغدا کە بتوانین شایستەی هەرێمی کوردستان مافەکانی هەرێمی کوردستان ئەوڕۆکە بەرزبین و لەبەر ئەوڕۆکەوا دەبین معاملەی بەغدا دەگەل هەرێمی کوردستان دژاتی لەگەل هەرێمی کوردستان و ناردنی بودجە و موچەی فەرمانبەران بە تاکیدەوە دەبێت هەلوێستێکمان هەبێت لەو ڕۆژانە نابێت درێژە بدەینە ئەو ڕێکەوتنێکە کرایە ئەوەوە مانکی دیکەمەوە دەگەینە ساڵێک لە حکوومەتی محەممەد شیع سوودانی حتاڕۆکە هیچ جێبەجێ نەکردیە 16 فەقەر لەناو ئەو ڕێکەوتنی کرایە جێبەجێ نەکرایە چەندین ڕێکەوتنمان کردی حتا و دەقەیە دەبێت هەلوێستمان هەبێت وەکو کورد لە بەرامبەری بەغدا. زۆر باشە کاک شێروان با بینە سەر دەستور بۆ خۆت باش دەزانی لە دیباجەی دەستوری عێراقدا کە ئێمە بەردەوام بەدەستمانەوە عێراقیش حسابی تورێکی قوڕاوی بۆ دەستورەکە ناکا بەڵام با لەسەر دیباجەکە قسە بکەین دەڵێ پابندبوون بە جێبەجێکردنی ئەم دەستورەوە یەکێتی ئارەزوومەندانەی خاک و گەلی عێراق دەپارێزێت ئێستا هیچ بڕگەیەکی لە دەستور جێبەجێ نەکراوە پێشێل دەکرێت پێ دوایە ئیتر هیچ شتێک ماوە بۆ یەکێتی ئارەزوومەندانەی خاک و گەلی عێراق نەخێر دەبی جەنابی سەرۆک کۆمارش بێتە سەرخەت ئەوڕۆکە مافەکانی هەرێمی کوردستان ئەوڕۆکە ئەو حامی دستورە دەبێت ئەوڕۆکە ئەو ڕێکەوتنی کە کرایە ئەو کاڕۆکە دەنگمان بە سەرۆک کۆماردایە کاڕۆکە مافەکانی هەرێمی کوردستانە نینەوەیە بەسڕایە ئەمبارە ئەوڕۆکە ئەو دەبیت بێتە سەرخەت ئەوڕۆ زیاتر لە 5 مادەی دستوری جێبەجێ ناکرد لای بەغدا یاسەکانی کە بڕۆکە کە دەنگمانە سەریدا یەک لەو یاسەکانی بودجەیە ئەوڕۆکە حکومەت جێبەجێ نەکات و بابەتی گرنگ هەیە مەسەلەتی داهاتەکانی نانەوتی کە ئەوڕۆکە لە یاسای 6/2019 ئیدارەی مالی هاتیە کە ئاو مەجاری و
مەسلەی کاربە و ئانەی داهاتەکانی بۆ هەرێم بۆ پارێزگەکانە ئەوڕۆکە قبول ناکات وەزارەتی دارایی دەبێت ئەوانەی تەسلیمی بەغدا بکرێت و یعنی لە یاسا هاتیەکە بۆ پارێزگەکان بیتەوەڕۆکە هەرێم وەزارەتی دارایی قبول ناکات ئێمە قبول ناکەین بە چ شێوێت دەبێت ئەو داهاتەکانش هەموو تەسلیم بەغدا بکرێت ئەو ڕۆکەوا دیارە معاملێک زۆر گەورە هەیە لەسەر قەواری هەرێمی کوردستان دەبێت ئەمە ئاگادار بین و دەبێت هەلوێستێکمان هەبێت وەکو کورد لە بەرامبەر ئەو شۆفیانی لە بەغدانە لەو ڕۆژانەی دابێت لە کۆبوونەوەی بەیانی یان لە ئایندێکی نێزیک کە سەرۆک حکومەت و سەرۆک هەرێم و بێنە سەرخەت و ئەو کێشانە چارسەر بکرێت و بە شافافیت بۆ ئەو خەڵکە ڕۆم بکرێتەوە کە حکومەتی هەرێمی کوردستان پابەندە بە هەموو یاسەکانی دەنگمانە سەریدای لە پەرلەمان. زۆر باشە کاک شێروان هەر سەبارەت بە دەستوور دێمە سەر مادەی 140 ئەوەی کە بە ناڕەوا بە ناوچە داگیرکراوەکان دەڵێن کێشە لەسەر بەپێی یاسا ئەگەر شوێنێک کێشەی لەسەر بوو لە بینی دوو لایەن یان دەبێ هەردوو لا لەوێ بن یان نابێ هیچیان لەوێ بن ئەمەش عێراق دیسان پێشێلی کردەوە ئێستا بە هێزی سەربازی کە دیسان لە دەستور دەڵێن نابێ هێزی سەربازی بۆ یەکلاکردنەوەی کێشەکان بەکاربێنرێ ئەوە تا ئێستا کەرکووک بۆتە سەربازگەیەکی گەورە ئەمەش هەر پێشێلێکی دەستورە ئەیکەواتە دیسان دەگەڕێمەوە سەر پرسیارەکەم هیچ شتێک ماوە ئێمە پابند کا بە عێراقەوە یان کاتی ئەوە هاتووە بڵێن هەر کەس لە ماڵی خۆی وا دیارە حکومات ئەوڕۆکە یعنی حکومەتی هەرێم یان گەلی کورد لەسەر ئاستی هەرێمی کوردستان و یان ناوچەکانی دەرەوە ئیداری هەرمی کوردستان ئەوڕۆکە چڵێگەی پێمان ندا ئەوڕۆکە ئەو دژاتی کە دەکرێت مادەی 140 محکمەی یعنی دادگای فدرالی عێراق ساڵی 2019 بە من وایە ژمارە 29 بریاری دایە کە ئەو مادەیەکی بەردەوامە حتا هەر سێ فەقرەکان جێبەجێ بکرێت ئایا دادگای فدرالی عێراق بریارەکان دیکە جێبەجێ بکرێت ئەوەی سەر مافەکانی هەرمی کوردستان یا مادەی 140 بۆ جێبەجێ ناکرێت ئەوڕۆکە ئەوەی وا دەکرێت لە بەغدا یعنی بەڕووناوی دەلێت هەڕۆن ئەنگۆ ئینجاسی حالی خۆتان بیت و هیچتان لە عێراق نەماوە ئەوڕۆکە نەفتەکە تەسلیم کرایە داهاتەکانی ناخۆهین گمرک سنوورەکان هەموو تەسلیم بەغدا کرایە بە شاهدی بەغدا بە شادەکانی هەرێمی کوردستان دەبێت ئەوڕۆکە ئەو محکمەی فدرالی کە بریارەکانی دایە لە بۆوان جێبەجێ بکرێت و لە بۆ هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت. زۆر باشە زۆر بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پارلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.